سڵاو لەبێ سلااو سەر چاوان تەندروستی چۆنە؟ وەڵا باش خۆش بیاخە الحەمدوللا لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنی باشە لە خۆی بەزێنی چۆن سەردانی فامیلی مۆڵت کردووە کە شوای فامیلی مۆڵت پێ چۆنە؟ وەڵا لەگە برادری هەردەین بۆ شتکردین شتی و زلکە و شتێ من مەرەقم زلک کڕینە بۆیە ماشەڵڵا خۆشت پۆشتی کەشخەی باز دەکەم خۆش بیا زۆر سپاس نای بەڕێزت خالید کاک خالید ڕۆژانە بچێوە خەریکی ڕۆژانە بخۆی ئیش سبیت دەکەین لە مۆستا سبیتین لەگەڵ ڕۆژواتین و برسی ماندوو وەڵا لە خۆی بەزادیز مشکلەمانێ ناوەڵا زۆر باشە ئێوە مدەی چنێکەوە ڕەفیقم پێکەوە وەڵا لە مێژە ڕەفیقی چۆن ساڵ تقریبا بەخوای ممچینە 6 سال 7 سال دەبێ زۆر باشە منەگەڕێمەوە بۆ لای ڕەفقەکەت بزانم ئەو چۆن وەسفی تۆ ئەکا بەسەرەتا با بزانم بچم قسەی لەگەڵ بکەم و چاکوچۆنی لەگەڵ بکەم چۆنیت؟ ئەلەم ساڵیان خۆش سپاس زۆر سپاس لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنی؟ باشە الحەمدلله خۆشە ڕوە؟ بەڵێ هیچ عیبی نییە زۆر باشە پیشەی تۆ چییە؟ ئەمن وەستای سبلێتی مەلەگەر وەستا خالیدی یعنی ئێوە لە ئیش یەکترتان بەڵێ بەڵێ زۆر باشە چۆنە ئەنی هەوای فامیلی مۆڵتان پێ چۆنە کە شوهۆی وەڵا خۆشە مە زوو دێن دوو ڕۆژارێک لەگە وەستا خالیدی دێن زۆر باشە ینی ئێوە بخۆتان کاتەکانی خۆتان لێرە بەسەر بەڵێ باشە چ شتێک گوای کردووە کە ڕەفیقایەتیتانە تاوەکو ئێستا بەردەوام بێ وڵای غێر ڕامان لە یەکدریە برادرین ڕاستی و محبەتی خۆشەویستی تۆ بە سێ وشە وەسفی هاوڕەکەتم بۆ بکە وەڵا وەستا خالید کوڕێکی زۆر زۆر باشە بۆ وەفایە و وەستایەکی مێمیشە زۆر یعنی سێ وشە بە وەفا چیتر دوان ماوە وەستایەکی باشە وەستایەکی باشە دانێک ماوە نازانم ئەتوانی و کاتە بڵێ بۆ نمونە ڕاستگۆیە بۆ نمونە وەفا معناتی ینی ڕاستگوێ یعنی ئەموو شتێک دەگرتەوە بۆ نمونە هەم بڵێ صاحب مووقیفە سای مووقیفە وەڵا ئەو دێتە دوی مشەوان بەڵێ بەسەراتێکی بینی خۆتانم بۆ ناگەڕنا شتێکی خۆش نیە بۆم بگەڕنا وەڵی نازانم تۆ چ لە خەیاڵ نیە بۆمی بگەڕیتەوە وەڵی لە خەیاڵمانە بەس واقعەن برێم چی نازانم بۆ نمونە شتێک بێ لە بینی خۆتانە لە تەرکیزت ما بێت تۆ تای کوێستە نەڕۆشت بێت لە مودەی ئەو 6 ساڵەیە وەڵی هەیە بەس ئەوە نامە نامینێ خەزنەکەە کە باسکە مەسەلەی حەلوایەکە چییە؟ لە خوارێ بووین ئەو کابرای گوتیکا کەوەرە ئەوانە تامی کە بزان تامی چۆنە ئەمش تاینەکەم خوارد لەگە دۆشاوەکەی ئەو گوتی دەعلوایەکەش بخۆ گوتم نە علوایەکە لە ڕۆژەشکە هەڵگرتەوەی شەوێکی تربێتەوە تامیکەی تا دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس با من پرسیارێکتان لێ بکەم ئەگەر زانیتانەوە کاتام نەخاون خەڵات باشە پرسیاری گشتیتان لێ بکەم ئاینیتان لێ بکەم وەرزشیتان لێ بکەم وەڵە بەکەی خۆت بین لەگەڵ وەرزشا چۆنە تۆ هیچ سفرا ئێمادەم یا گشتیە ئاینی ئەی تۆ وەڵی ئاینی باشترە ئاینی باشترە باشە من پرسیارێکی ئاینی لە تۆ ئەەکەم و پرسیارێکی گشتیش لە تۆ ئەەکەم باشە من ئێستا پرسیارێکی ئاینی لە تۆ ئەەکەم ئەڵێت کام سوورەتی قورئان دەکەوێتە نیوەی قورئان یوسف ئیخلاص نەخێر کام سوورەتی قورئان دەکەوێتە نیوەی قورئان بەڵێ بەڵێ نەخێر ئەنجام من با ئەسان کاریت بۆ بکەم باشە دوو هەڵبژاردت پێ ئەدەم باشە ئەو کاتە تۆ لەو دوو سوورەتەکەم پێ بڵێ باشە بەخۆم شانسم لێ دەرناچی نا بەخۆی چی بکەم یەکسەر وەڵامەکە پێ بڵێم ڕاستەکە شتێکم پێ بڵێ و کاتە گەرنەش بووە من پێکەوە دوایی لە پشتی کامیرۆ شتێک بە شتێکەکەین باشە سوورەتی کاف سوورەتی فاتحە نا سوورەتی الکاف کاف لێتەوە بەڵێ ناوی تۆ چی بوو؟ عامر کاک عامر وەڵامەکەی زۆر ڕاستە دەستەکانت خۆش بێ زۆر سپاس با بچمەوە لای وەستا خالید وەستا خالید من چاڵنجێک لەگەڵ تۆ بکەم یان پرسیار لێ بکەم
والله پرسیار باشترە باشە کاک خالی دێتاو کێسە دڵی کەسێکت هەیە عاجز کردبوو بێ بۆ نمونە بینتان نەماوێ نا باوەڕ ناکەم نییە نا باشە چەند منداڵتەیە یەک منداڵ یەک منداڵ بەڵێ. کچەیە کوڕ کچە ئەتوانانی سە تەلەفۆنی بۆ بکەی پێی بڵێ کە من تۆم زۆر خۆش ئەوێت احتیادیە دەی باشە ئەنجە دوێ ئەوە من پرسیارەکەت لێکم باشە دەی تەلەفۆنی بۆ بکە زەواجی کردووە بەڵێ باشە تەلەفۆنی بۆ بکە پێی بڵێ کە وەکو کچی گەورەی خۆت کە ئەوت زۆر خۆش ئەوێت هەر ئەوم بێ ئیتەوە پێی بڵێ کە زۆر خۆش ئەوێت ئەو کاتە بەس دەنگەکەی بکەرە دەرەوە بزانین ئەو چه جوابەکەت دەداتەوە باشە جەماعەت کاک خالی تەلەفۆنی بۆ کچەکەی کرد بەس نە لە ئینتەرنێت لە خەتبوو نە لە کۆڕەکیش پەیوەندەکەی وەڵام نەدایەوە داخرابوو کێشە نییە بەرنامەکە ئەبینێتەوە ئەوە ئەسەلمێنێک کە تۆ کچەکەی خۆتە چەند خۆشەوە خۆی گەورە لێتی نەستێنی ئینشەڵڵا بیا خەسپاس دەکەم با من پرسیارەکەت لێ بکەم باشە پشیلە حەزی لە چ تامێک نییە پشیلە والله برێم عەزیزتان پشیلە من ژەش دەخوا شتێکی نەیخوا بۆ نمونە ئێستا من خواردنێک بدەمە پێشی لەوانەیە بیخوا بەس بۆ نمونە من لەوانەیە پارچەیەک لە شتێک بیدەمە پێشی نەیخوا ئەوە چ تامێکی هەیە ئەو شتە والله نازڵەوە نان بی نان نازم وڵات تامێکە بۆ نمونە با من ئاسانکاریت بۆ بکەم تیژی ترشی سوێری شیرینی والله لەوان تیژی بی نابی گۆڕا سووری ئەوەشی ئەم بگۆڕە ئەوەجا خۆ شیرینی شیرینی وەڵامەکەی هۆسە خالی زەر ڕاستە تا دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس سەرچاو 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 خۆشحاڵ بووم خۆشحاڵم زۆر سپاس مەمنون ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن باشە خانمەکەی تۆ خواردنی خۆشە هەیبینیە زۆر خۆشە باشە تۆ خۆت حەز لە چ خواردنێکە زیاتر وەڵام من تەپسی تەپسی باڵێ باشە زۆر باشە بەس ئەگەر بۆم بکەنە دوو لە زوو هاوکارانم ئەگەر لە زوویەکی ترم پێ بدەن دەست خۆش تۆ بووی بە خاوەن خەڵات لەلایەن ئەپی لە زووەوە بە بڕی 15,000 دینار دەتوانی خواردن لەوێ داوا بکەی بە خێراترین کات ئەگاتە بەردەستان باشە و هەروەها تۆش لەلایەن ئەپی لە زووەوە بووی بە خاوەن خەڵات بە بڕی 15,000 دینار دەتوانن خواردن لەوێ داوا بکەن لەگەڵ خانمەکەت ڕۆژێک داوەتی بکە بەشکم بە خێراترین کات و خواردن بگاتە بەردەستت و هەروەها بە بڕی 25,000 دینار لەلایەن هۆم ئستەمبوڵەوە خەڵات کردێت و دەتوانی بچی خەڵاتەکەی خۆت وەربگری دەست خۆش زۆر کێ بوون شەریکە چیتان خوارد والله قبولی شتیوامان خوارد هەرێ وڵا خۆش بوو هەیبینە بوو هاتیشم پیاسێک بکەن بۆی حەلیکەنونیا وە دەکەین زۆر سپاس سەرچاوەکان بەخێراتن زۆر سپاس مەمنون سەرچاوەکان